بۆ کەسوکاری بێفەرق و جیاوازی شەهیدە هەمووی شەهید کوردستان باش ئالامان هەبوو بەڵامی تر شەهیدە تاپی نییە بە قۆناغ دابەشەکەی باشە یعنی بەردەوامە بین لە پرۆسی دابەشکردنی کۆی گشتی کۆی گشتی زەوی کە بەر فەرمانبەرانی کەلار ئەکەوێت کە بڵێ کارتی زانیاریان کەلارە 11127 فەرمانبەرن کەین سەرکردی بە هەمووی بێت 2430 پارچە ئەمڕۆ 2430 خێزان سودمەنە ئافرین سەلامەت ڕزگاریە ڕزگاری 2420 پارچە دابەشەکەی ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی نەخشەدانانی ئاودانیگەریان کاکسامانە لەگەڵ مهندسەکانیانە لە ماوەی ئەم دوو مانگە لەگەڵمانە بوون یعنی ڕۆژ بووە پشوو بووە شەو بووە هاتوونەتەوە بۆ دەوام لەگەڵمانە بوون سەرکەوتوو بێت سپاس جەناب دەستان خۆش